ڕاستیدا تەواوی ئاین و ڕێبازە مرۆڤ دۆستیەکان کۆکردن لەسەر ئەوەی پاک و خاوێن ڕاگررتنی ژینگە ئەرچی سەرشانی تەواوی هاوڵاتیانە و پێویستە هاوڵاتیانیش لە کاتی گەشت و سەیرانەکانیان دەڕەچاوی پاراستنی ژینگە بکەن لە پێناو تەندروستیەشی باش بۆ هەموو لایە و هەروەها پێویستە لە کاتی هاتوچۆ و هەروەها جەنجاڵی لە شەقامەکاندا مڕاحەتی یەکتر بکەن بۆ ئەوەی خوا نەخواستە هاوڵاتیان یان گەشتیاران پارێزراو بن لە زیانی مادی و مەحنەوی. ژینگە جوانیە کۆ تایبەت دەتە هەر وڵاتێکی هەر کەسێک دەمێت چیدە گەریانێکیان سەفەرێکی بکەتن بۆ ناو سروشتەی کوردستانی دەبێت دەستپێکی یعنی ئەو جێ ئەو لێ جۆرە پاقش بکەتن دیو دە وەختی زوریتەوە هەروێ جوانی جارەگەدی پاریستەوە و پاقش بکەتن کارتی پەروەردەیەکی پیدەدانەکە زۆر بدەتە هەم پاراستنا ژینگە چونکە پەروەردە جیرێکی بخۆدان کردن جیرێکی مازن کردن بێ سەرملێ پەروەردەیەکی يعني اف راسپارده بو وی قطبی هم نبید بردستی ماموستا فێر ئەمە هەمیشە لە نێو خۆماندا دەڵێن کە یعنی مەسەلێکی فارسیە دەڵێن کە شەهرەمە خانەیەمە یعنی وەختێکی ئەمە شاری خۆمان وەکو ماڵی خۆمان دەزانین یعنی ناتوانین هیچ هەتا یەک دانەزە بڵێت کۆلەش فڕە بدەین یعنی هەتا ئەگەر بش بینین پێویستە کە هەڵی گرینەوە خاوێنی کەینەوە ئێستا لە لای مەژ ئەو جوورە هەیە کە هەر کەسێکی دەڕات بۆ دەریادەچێت بۆ نێو ژینگە وەکو یەک دانە نایلۆنی ڕۆژی گەورەی بێدەدەن بۆی کە لەوێ هەر ئاژغاڵێک و هەر زبڵێکی هەیەی لەگەڵ خۆی خڕێکاتەوە بهێنێتەوە و لە نێو شار دەسەڵی ئاژغاڵی باوێت نەک ئەوەی کە لە دەرە فڕێدا.